بەناوی خوای گەورە و میهرەبان پەیامێک بۆ ڕای گشتی بەناوی بنەماڵەی شەهیدی ڕووناچی حەسەن ڕەحمان و جەماوەری دەڤەری باڵەکایەتی بەگشتی پێتان ڕادەگەیەنین کە هەر لەگەڵ ڕووداوی شەهیدکردنی شەهید حەسەن ئێمە بەو پەڕی دڵتەنجی و دام بەخۆداگرتنەوە مامەڵەمان لەگەڵ ئەو کەیسەدا کردووە خۆمان لە هەموو توند و تویژیەک بەدوور گرتووە ئەمەش لەسەر داوای ئەنجومەنی باڵای باڵەکایەتی بووە بۆ ئەوەی خوێنی شەهید حەسەن لە ڕێگای یاساوە بسێندرێت و بەلاڕێدا نەبرێت داوا لە ڕیشپیان و پیاماقوڵانی عەشیرە دەکەین دەڤەرەکەمانەکەین کە لە ئاست ئەو متمانەیەدا بن و خوێنی شەهید حەسەن بە فیڕۆ نەدەن بەڵام لە دوێنێ شەوە هێزە ئەمنیەکان لە جیاتی هەستان بە ئەرچی سەرشانی خۆیان هەستاون بە هەڵکوتانە سەرماڵ و هەڕەشەکردن لە چەندین چالاکوانی دەڤەرەکەمان تەنها لەبەر ئەوەی هاوخەم و هاوسۆزی ئێمە بوون ئەمەش خەمی ئێمەی قوڵتر کردوتەوە داواکارین ئەم جۆرە ڕووداوانە دووبارە نەبنەوە لە ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێکی لەو شێوەیە قبولکراو نییە لەلایەن بنەماڵە و دەڤەرەکەمان لێرەوە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین بە ئەرچی سەرشانی خۆیان هەستن بە دادگاییکردنی بکوژ بۆ ئەوەی کێشەکە لەوە زیاتر پەرە نەستێنێت چونکە گەنجەکانمان خوێنگەرم و دڵپڕن لەوە زیاتر ناتوانین کۆنتترۆلیان بکەین دیسانەوە داواکارین بکوژێ شەهید حەسەن بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی ساڵی 1969 سزا بدرێت بۆ ئەوەی یاسا سەروەر بێت و ناچار نەبین بە حەشایری تۆڵی خۆمان بکەینەوە لە کۆتاییدا سوپاس و پێزانینی قوڵمان بۆ هەموو دانیشتوانی باڵەکایەتی و سەر تا سەری خەڵکی کوردستان هەیە کە هەر لە سەرەتاوە هاوخەم و پشتگیریمان بۆ ئێمە دووپات کردەوە ئەو هەڵوێستە مەردانەی ئێوە بەشێکی خەم و ژانەکانی ئێمەی کەم کردەوە